لایەنەکان زۆر بەجددی فاوەزاتەکان و گفتوگۆکانیان دەست پێ کردووە و نیازی ئەوەیان هەیە کە کابینەیەکی زۆر بەهێز پێک بێنن. پارتی دیموکراتی کوردستان هەستا بەسەردانی هەموو لایەنەکان لایەنە حزبیەکان بۆ پێکێنانی حکوومەتێکی بەهێز و ئومێدەوارین هەموو لایەنەکان بەشدار بن لەو کابینەیە، کابینەی دەیەم بۆ ئەوەی ببێتە کابینەی فرەبازنە و هەموو لایەک بەشدار بن بۆ ئەوەی هەرێمی کوردستان خاوەن یەک بڕیار بێت، نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقی فیدرالیش، لەبەرەوەی ئێمە لە ڕابردوو بینیمان ئەو کێشانێکە لە هەرێمی کوردستان هەمان بوو دەگوازرایەوە بۆ گۆڕەپانی سیاسی عێراقی فیدرال. ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمانمان هەبوو، حکوومەتمان هەبوو، دەسەڵاتی دادوەریمان هەیە، بۆیە دەبێت کێشەکانمان لە ناوخۆ بە خۆمان چارەسەر بکەین و ئەوانەش کە ئۆپۆزیسیۆن هەڵدەبژێرن ئێمە زۆر ڕێزیان لێ دەگرین، بەڵام ئۆپۆزیسیۆنێکی بەناء بن، ڕووخێنەر نەبن و داواکارین لەلایەنەکان حکوومەت بە زووترین کات حکوومەتێکی بەهێز پێک بهێنن بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان لەو بارودۆخە ناهەموارەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوودەدات ڕزگاری.